هەر لەبارەی عاشورا تا گربوونەوەی دوکانداران و گرانبوونی نرخی زێر کە کاریگەری لەسەر پرۆسەی زەواج دروست کردووە هەواڵم بۆ هێناوە. سڵاوتان لێ بێت. دوکاندارانی زیان لێکەوتووی بازاری قەیسەری هەولێر جارێکی دیکە لە ناو دوکانە سوتاوەکانیاندا گردبوونەوە و داوای خێرا بەڕێوەچوونی کاری نۆژەنگکردنەوەی بازارەکە دەکەن. لەلایەکی دیکەشەوە دوکاندارانی هەولێر مۆڵ کە بۆ 3 ساڵ دەچێت بەهۆی سوتانەوە چۆڵ کراوە گردبوونەوە و دەڵێن بێکار ماونەتەوە. دوو لە دوکاندارە زیان لێکەوتەکانی بازاری قەیسەری بە 964یان وت بەشی زۆری دوکاندارانی بازاری قەیسەری کرێچین و ئێستا بێ ئیش ماونەتەوە و داوا دەکەن تیمی نۆژەنگکردنەوە زیاتر بکرێت. هەرچی بازاری هەولێر مۆڵیشە بۆ 3 ساڵ دەچێت چۆڵ و هۆڵ بووە. ئەویش بەهۆی سوتانی مۆڵەکە لە ساڵی 2022 کە تا ئێستا ئەوەدان نەکراوەتەوە. 130 دوکاندار دوکانیان لە مۆڵەکە هەیە. ئەمڕۆ لا گردبوونەوەکەیان داوایان کرد دەست بە کاسبی لە مۆڵەکە بکەنەوە. ئەمڕۆ بەراسیمی عاشورا لە دووسخورمات و بەڕێوەچوو تیادا ژمارەیەک لە بەشداربووانی مەراسیمەکە بەهۆی لێدانی قامەن لە جەستە و سەری خۆیان بە برینداری گەیەنرانە نەخۆشخانەی گشتی قەزاکە. ئەحمەد عەلی بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی قورباتوو بە 964 وت لە کاتژمێر 5 بەیانیەوە تا کاتژمێر 12 نیوەڕۆ 240 کەس بە برینداری گەیەنراونەتە بەشی فریاکەوتنی نەخۆشخانەکەیان. وتیشی بریندارێنەکان بەهۆی بەکارهێنانی قامە و شمشێر بووە کە لە مەراسیمەکەدا لە جەستە و سەری خۆیان داوە. بە قسەی بەڕێوەبەری نەخۆشخانە بەشێک لە بریندارەکان خوێنێکی زۆریان لەبەر ڕۆیشتووە و لەژێر چاودێری پزیشکیدان و چارەسەریان بۆ دەکرێت. پارێزگای هەولێر بڕیاریدا لە ئەمڕۆ دەست بە دەستگیرکردنی ئەو سوالکەر و فاڵگرەوانە دەکەن کە لە بەردەم پێشانگای فرۆشتنی ئۆتۆمبیل کار دەکەن و لە ترافیکەکان کەلوپەل دەفرۆشن. بڕیارەکە ئومێد خۆشناو پارێزگاری هەولێر داوێتی و لەسەر داواکاری و گلەیی و گازندەی هاوڵاتیان و لە پێناو نێشتنی دیاردەی ناشارستانی و لە چوارچێوەی هەڵمەتی ڕێگەگرتن لە ڕوونەدانی ڕووداوی نەخوازرا و دوور لە ئادابی گشتی هەروەها بەهۆی سەرپێچی و پابەندەبوون بە بڕیار و ڕێنمایەکانەوە دراوە. پۆلیسی هەولێر ڕاستپێدراون بۆ جێبەجێکردنی هەڵمەتی دەستگیرکردنی سوالکەر و فاڵگرەوەکان و دەشڵێن. هەڵبەتەکە بەردەوام دەبێت و سەرجەم ئەو ژنانش دەگرێتەوە کە بە بیانووی سوالکردن و فاڵگرتنەوە لە ناوچەی پیشەسازی باشوور و باکووری شاری هەولێر هەن. ئەگەر نیازی ژنێنانتان هەیە زێر کەڵکی نەماوە و لە کڕی نایە. بەرزبوونەوەی نرخی زێر لە بازارەکانی کوردستان پرۆسەی هاوسەرگیری کەم کردوێتەوە. بەڕادەیەک بازاری زێرنگەرانیش چۆڵە و جەوەکەی خۆش نییە. ئەمڕۆ چوارشەممە 7/7/2024 نرخی زێر لە بازاری کوردستان بەرزترین ئاستی تۆمارکرد و گەیشتە 520,000 دینار بۆ هەر مسقاڵێکی عایارە 21. زۆر جاسم تووتنچی کە ماوەی 30 ساڵە دوکانی زێرنگەری هەیە بۆ 964 وتی کاتێکی زۆر ناسکە و هەموو بۆنەکانی هاوسەرگیری و یادی لەدایک بوون و ئاهەنگی دەرچوونیش کەم بوونەتەوە. پێشتر نرخی زێر گونجاو بوو ئەو کەسەی زێڕەکەی دەکڕی قەرزاریش بووایە ڕەچاوی دۆخیمان دەکرد. بەسیر مەرعی بازرگانی زێڕە ئەو بۆ 964 وتی نرخی زێر ئێستا 520,000 دینارە. ئەو کەسانی هاوسەرگیری دەکەن وەک پێشتر نییە 40 مسقال زێر بکڕن. ئێستا توانای کڕینی 10 مسقاڵیان هەیە. ئەو نرخەی ئێستا 10 مسقال زێری پێدەکردرێت پێشتر 30 مسقاڵی پێ دەکردرا. هەواڵەکانم پێشکەشکردن شاد بن.